زۆرێک لە مسلمانانیان زۆرینەیان نوێژەکەن، زۆرینەیان شەریک و هاوبەش بۆ خوای گەورە بڕیار نادەن، پیاو ناکوژن بە ناحەق، زینا ناکەن، دزی ناکەن، بەڵام زۆربەی زۆری مسلمانان زمانیان بەرەڵاکەن کە ئەمەش مەسئلەیەکی زۆر خەتەرە و بە کەمیشی ئەزانن و ئەزانن یەکێکە لە گوناحە بچووکەکان. هەروەکو نمونە بۆ جەنابتان ئەیهێنمەوە، پیاوێک تاجر دەوڵەمەند ئەچێ سەردانی برازایەکی خۆیەکە، برازاکەی چەند ساڵە ڕاتبێکی حەڵاڵی هەیە، کۆششێکی زۆری کردووە، توانوێتی خانوویەکی 60 متری بۆ خۆی بینا بکە. مامەشی بەبێ ئەوەی لە ژیانی یارمەتیەکی دابێ، بەبێ ئەوەی حتا تەنانەت زەکاتەکەی خۆشی پێدابێ، کە ئەچێتە ماڵەوە ئەڵێ ئەمە چییە 60 متر، ئەبوایە خانوویەکی جوانتر و چاکتر و خۆی تەڵعان قەسرێکی هەیە یان چەند خانوویەکی هەیە، ئیتر بە حەڵاڵ و بە غەیری حەڵاڵ کۆی کردوێتەوە. ئەلەوێ ئەم خێزانە خنجیلانەیە کە زۆر دڵیان بە خانۆکەی خۆیان خۆش بوو، دوای کۆشش و ماندووبوونی چەند ساڵێک گەشتنە ئەوە لەبەر چاویان ڕەشێکە. گەنجێک تازە ژنی هێناوە لە مارکێتێکە لە لای پیاوێکی بسڵمان ئیشەکە، پیاوە بسڵمانەکە دەستی ڕۆ، سەرەتا وەسفیان کردو کە گەنجێکی دەستپاکە، سەرەتای ئیشی ئەڵێ من مانگی 300,000 بۆ ئەبڕمەوە لەگەڵ ما ئیش بکە، مەبەستی ئەوەیە تاقی کاتەوە بەرەبەرەیش کە بزانێ شایستەیە لە نیەتی خۆیان دایناوە بۆی زیاد بکە، تەنانەت شتی تریشی بۆ ئەنجام بدە. بەڵام لێرەیە کەسێکی دۆستی ڕۆژێکیان ڕێیەکەوێتە ئەوێ ئەڵێ بە چەندێ ئیشەکەی تۆ لە مارکێتە، ئەڵێ بە 300,000. ئەڵێ 300,000 بابە تۆ مستحقی 500 وەبانی، حیف نییە تو 300,000 هەر لە بەیانیوە هەتا ئێوارە لەم لێرەیە سجنی. لا حول ولا قوة إلا بالله. ئەم گەنجە وەکو چۆن بڵێ شەیتان چپان دەبێتێ گوێیە، هێواش هێواش لارە بێتەوە و دەسەکاتە بۆڵە بۆڵکردن و ئەم پارەیە کەمە و ئیشەکەی وە جوانی ئەنجام نادا و لەوە دوابێتە هۆی ئەوەی خاوەنی مارکێتەکە دەریەکات و دوای ئەوەی کابرای دۆست کە ئەو قسەی بۆ کرد هیچی بۆ ناکە، ئەمیش هیچ کاسبێکی نییە و هیچ ئیشێکی نییە و ئەکەوێتە ماڵ و دەیتر ببینە خێزانی وە کێشەی خێزانی چۆن سەر هەڵەدا. خۆشەویستەکانم، ئەمە لەبەر چاوی زۆرینەی زۆرمان ئەمە کەبائیر نییە، گوناحی گەورە نییە، بەڵام کە ورد ئەبیتەوە لێی هیچی کەم نییە لە گوناحە گەورەکان. خۆشەویستەکانم، زۆرێک لە مسلمانان بەس ئیشیان نەقدگرتن و ڕەخنەگرتنە، هەر کاتێ بێتە قسەکردن ئیلا زیانەگەیەنێ، دائیمەن خۆی بەبەر دەزانێ. طبعا ئەمە لە ناو ئافرەتانیشا و لە ناو خوشکانیشا زۆرترە. مناسبەیەک ڕوەدا جاری وا هەیە، ئەو ئافرەتە ئەڕوا چەند بازنێکی دراوسێکەی یان برادێکی بە ئستعارە ئەهێنێت، ئەی کاتە دەستی و ئەڕاتە ناو ژنان و لەوێدا ئەنشێ و ئەڵێ ئەمە مێردەکەم بۆی کڕیم و لە ناو ژنی فەقیرە کە ناتوانن ئەوە بکەن، خۆی هەڵەنا و ئەوەشە بێت مایە ئەوەی کە کێشە دروستە بێ لە ناو خێزانەکانی ترە. مناڵەکەی جاری وا هەیە زۆر مناڵێکی چاک نییە، بەس کە ئەڕاتە ماڵی برایەکی یا ئەڕاتە ماڵی برای مێردەکەی دەست ئەکاتە وەسف و سەنای مناڵەکانی خۆی، ئەوانش دڵیان لە مناڵەکانی خۆیان ڕەشە بێ، بە تایبەت لەم زروفە کە مناڵ خۆتان نەزانن حاڵی چییە. ئەمە هەمووی کێشەیە بەڕاستی. خۆشەویستەکانم، ئەمە ئەگەر ئێمە وا بزانین شتێکی ئاساییە، شتێکی ئاسایی نییە. کۆمەڵگای ئێمە بە ئەم شتانە بەڕاستی لەت و پەت بووە.
شەیتان لەسەر زمانی خەڵکانێک دێتە گۆ ئەبێتە قسەیان لەسەر زمانەکە ئەو قسانەش ئەبێتە مایە ئەوەی کەوا ژن و پیاو لە یەکە بن، دایک و کچ لە یەکە بن، باوک و کوڕ لە یەکە بن، شەریک و شەریک لە یەکە بن، دراوسێقین لە دراوسێکی هەڵەگرێ و کێشەی بۆ دروستەکە. تەنها نەقد، تەنها ڕەخنە، تەنها فیزلی و خۆ بە گەورەزانین و شتەکانی خەڵکیش بەکەم ئەزانن.